پرسەکە پەیوەست بووە بە کاری هێزەکانی پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان. ڕووداوی جۆرا و جۆر ڕوویان داوە، هەندێکیان پەیوەست بوون بە بابڵین کوشتنی کۆڵبەر یان کاسبکارانی هەرێمی کوردستان، ئەوانەی لە نێوان سنوورەکانی عێراق و یان هەرێمی کوردستان و ئێرانە کارەکەن. هەندێکی تر پەیوەست بۆ ڕاستیەکەی بە ئەوەی دەستگیرکردنی هەندێک کۆڵبەری کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەوەی بەداخەوەیانی هەندێک جار سەرتاشی جۆرەی سوکاتیکردنی لێکەوتێتەوە. ئەم ڕووداوانە دووبارە بنەوە ڕاستیەکەی بۆیە وای لێ هاتووە ئەبێ ئێستا پرسیاری سەرەکی بکەیتەوە لەبارەیەوەی هەر بەڕاست ئەرکی پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان و لە عێراق چییە؟ ئێمە وەکو ڕۆژنامەنووس بەردەوام ئەو حاڵەتانە کە ڕوئێن قسەیان لەبارەوەکەین و لێی وردەبینەوە ئەوەی ئەمڕۆ ڕوویدا لە شارڕاژێر مەسەلەی کوشتنی کاسبکارێکی تەمەن 17 ساڵی ئەو سنوورە و بریندارکردنی باوکی. ئەمڕۆ زووم ڕاستیەکەی بە دوواداچوونی دیاریکراوی بۆ کرد، لێی ورد بەوە هەندێک قسەی تیاکراون لای کەسوکاری قوربانیەکە کە جێی هەڵوەستەیە بەڕاستی بە هەردوو بارەکەیە هەندێک وردەکاری ئەکرێ مای جۆرێک لەوە بێ ئەوانەی کە لایەنی با بڵین شارەزان لە بواری ئەرکەکانی پاسەوانی سنوور و ئەوەی دەکرێت چۆن مامەڵە بکا لەگەڵ پرسێکی دیاری کرا و کاسبکارێکی دیاری کرا و کۆڵبەرێکی دیاری کرا و هەتا ئەوانەی دیکە کاکرێ بێتە خانەی مەسلەی ڕێگریە با بڵین ئەمنیەکان و مەسلەی تیرۆریش تەنانەت. بەڵام ئەوەی ئەمڕۆ ڕاستیەکەی شوێنی لێوردبوونەوەیەوە پرسیاری گەورە دروستەکە کە سوکارەکەی قوربانەکەی ئەمڕۆ زۆر نیگەرانن و پیان وایە ڕاستیەکەی دۆخێک لە سنوورەکە گوزەرێکە پێدەچێ ینی ئەوەی ئەوان وەسفیەکەن لە ئەرکی پاسەوانی سنوور دەرچوو بێ هەندێک لادان ڕاستیەکەی ڕوویدا بێ یان پێدەچێ ئێمە نەزانین ئەرکەکانی پاسەوانی سنوور چیەوە بەغدا ڕاستیەکەی داواکاریەکی دیاریکراوی لەو شێوەی لە پاسەوانی سنوور کردن کە ئەوەندە پرسەکان لەسەر خەڵکی ناوچەکە قورس بکاوە قۆڵی بکاتەوە کاڵم خەڵکی ناوچەکە ڕاستیەکەی قسە نییە لەبارەی ناوچە سنووریەکان وەکو خۆیان ئەڵێن ئەو باڵین کاسبکارەکانی ئەو ناوچەیەوە کە سوکاری قوربانێکی ئەمڕۆ سێ لەباری 50 کیلۆمەتر لەم لا سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران. من ئەم شەو ئەم دوو پرسە ڕاستی ئەم پرسە لەگەڵ دوو کەسە دوو میوانە گفتوگۆکەم کاروان خۆشناو عقیدی پۆلیس و پێم وا بێ ماوەیەکیش گوتەبێژی پاسەوانی سنوور بوو لە هەرێمی کوردستان بەڕێزیان کاروان خۆشناو لە هەولێرەوە لەگەڵما بن. عقید کاروان سڵاو دەبێوەدارم زۆر زۆر باش بە خێر بێ بۆ زووم پێم خۆشە دووبارە گفتوگۆت لەگەڵاکەمەوە پێم وا بە یەک جاری تریش لەسەر ئەم مەسەلەیە دووبارە هەر گفتوگۆمان کردەوە بەڵام بەڕاستی ئەمڕۆ لەوە چێ قسەی زیاتر هەڵگرێەوە زۆر وردیەکەینەوە مەسەلەکە کاک عقید کاروان خۆشناو بە پەیوەندی تەلەفۆنیش ڕاستیەکەی وەکووتم ئەمە ڕووداوی یەکەم نییە لە مەسلەی پاسەوانی سنوورە ئەگوزەرێ نزیکی مانگی هەشتی پار بوو پێم وابێ ڕووداوێکی دیکە لە منطقی هەورامان ڕوویا پێم وابێ لە بیارە بوو گەنجێک بامان شێوە لەلایەن هێزەکانی پاسەوانی سنوورەوە کوژرا. ئەو کات قسەی زۆر لەبارەی دەستگیرکردنی ئەو ئەندامانەی پاسەوانی سنوور کراوە گوایە لە ڕووی یاساییەوە هەموو کارێگە کرێوە دواتر پێتانە لەم هەندێک وەزیر لە هەرێمی کوردستان هاتنە سەرخەدووە نیگەران بوون لە دۆخەکەیان و دەبێ قانون یاسا ڕچکەی خۆی بگرێ. بەڵام ئەوەی زووم زانیوێتی و کەمێکی تریش ڕاستیەکەی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە برای کۆڵبەرە کوژراوەکەی ئەو کات قوربانیەکەی ئەو کات وەرەگرین کەیسەکە هیچی وا پێشوەچوونی بەخۆیەوە نەبینیوە و نیگەرانن با بڵین کە سوکاری ئەو کۆڵبەرەی ئەو کاتیش ڕاستیەکەی بامان شێوە نیگەرانن و دۆسیەکە لە ڕووی قانونیەوە لە ڕووی یاساییەوە هیچی وە نەچۆتە پێش. کاک کەریمم لەگەڵا بێ کەریم خەلیل
برای ئەو کۆڵبەرەیە کە بەداخەوە ساڵی ڕابردوو ڕاستیەکەی لەلایەن پاسەوانی سنوورەوە کرا قوربانی. عەقید کاروان دێمە لای تۆ ئەزانی دووبارە بوونەوەی ئەم ڕووداوانە ئەوەی کە نازانم ناوی بنێم لە دەست پاسەوانی سنوور دەرەچێ بە هەرچۆنێک بێ ڕوو دەدەن دوجار و ڕۆحی خەڵک لە هەرێمی کوردستان ئەبەنجا کۆڵبەرە کاسبکارە هەرچیەکە هەر بەڕاستی وامان لێکا دووبارە پرسیاری ئەوە بکەینەوە ئیشی پاسەوانی سنوور چییە؟ ئەرکی پاسەوانی سنوور چییە؟ سەرەتا کاکەڕەنج پرسە و سەرخۆشی لە خانەوادەی کاکە ئارش دەکەین و هیوای چاکبوونەوەش بۆ باوکی بەڕێزیان دەخوازیین خوای گەورە سەبووری بداتە کە سوکاریان ئینشاءڵڵا. سەبارەت بە ئەرکی پاسەوانی سنوور سێ ئەرکی سەرەکییان هەیە ئەوان کۆکردنەوەی زانیاری ئەمنی لەسەر سنوورەکان دوو بەڕاستی کە ئەوەش کێشەیەکی زۆر گەورەی تیادا دەکرێت نەهێشتنی بردننی مادەی قاچاق لە سنوورەکان کە ئەمە خۆی لە خۆیدا لەو ناوچەیە شتێک چیوا دەکرێت زۆر سیر و سەمەرەیە. ئێستا بۆتی باز دەکەم سەبارەت بە ئەوەی کە نابی بە هیچ شوەیەک قاچاق ئاودیو بکرێت هەم لۆ لای وڵاتێشتر یان لە وڵاتێشتر بهێنرێت بۆ سنووری عێراق کە ئەمەش خۆی لە خۆیدا کاکەڕەنج کێشەکە لێرەیە هەندێک مەواتێ کە ئەوەی باسیش دەکەم بڕوات هەبی شتێکی ئەوەندە سیر و سەمەرەیە لە هیچ وڵاتەکی شتی وهانیە هەندێک کەلوپەل هەیە لەو لای ئێران قبولی نییە بە فەرمی بە دەواازەی خۆی داخیلبی لەوانە پاکێتی جگەرەیە مەوادی کحولیە مەشروب یاخود ئەجززەی سەتەلایتە ئامێری سەتەلایت ئیتر ئێمە چی ئەەکەن ئێمە دەچی گومرگەکەشی لێ وەردەگری یعنی کاتێک کە بارەکەی دەینن گومرگ بە فەرمی گومرجی لێ وەردەگیرێ بەڵام نابی لە سنوور بە فەرمی داخیلبی ئیتر خەڵکەکە یاخود ئەو تاجرێت چی دەکا دەینی بە ڕێگای قاچاق ئەو مەوادەی داخلی وڵاتی ئێران دەکا ئەین سیرەکە لەوەیە تۆ پارەی گومرجی وەردەگیرێ یعنی ئەگە مادام بە ڕێگای قاچاق دەیبا پارەی گومرجی لۆ لێ وەردەگری ئیتر کێشەکە لەوەیە کە لە هیچ وڵاتە چشتی وهانیە ئەتو پارەی گومرجی لێ وەرگری بشتەی لەبەرەوەی وڵاتی بەرامبەر قبولی نییە بە دەواازە داخیلبی ئەو بارانە مەجبور ئەوانە بە ڕێگای قاچاق دەیبن. ئەی ئەرکی سێم چییە کاک عەقید کاروان خۆشناوە وتە سێ ئەرکی هەیە دوانت بۆ باسکرد وەکو باسی کرد ئەرچی ئەمنیە پاراستنی سنوور بەڵێ بەڵێ مەسەلەی نەهێشتنی قاچاغا مەسەلەی ئاسایشی ناوچەکەش ئاسایش زۆر باشە کاک کاروان لەم دۆخانەی کە باست کرد بە دڵنیاییەوە هەندێکیان با بڵێن دۆخی مەترسیدارترن مەسلەی پرسی ئەمنی و تیرۆر و ئەو پرسانە مەسەلە ئاسایشیەکان کە ڕەهەندی سەربازی و ئەمنی ئەوانیان هەیە بە دڵنیاییەوە مەترسیدارترن و ورترن ئەکرێ هەندێک تونتر مامەڵی لەگەڵا بکرێ مەسلەی قاچاغ و ئەوانی دیکەش بە دڵنیاییەوە بە گوێرەی مادەی قاچاغەکە ئەکرێ مامەڵی لەگەڵا بکریانی ئەو شتێک ئەو کەرەستەی کە قاچاغی پێواکرێ پاسەوانی سنوور چکاتێ مافی تەقەی هەیە کەی ئەتوانێ چەک بەکاربێنێ و تەقە لە چوزانم لە ئامانجێکی دیاری کراو بکە لە کەسێکی دیاری کراو بکە لە کاروانێکی دیاری کراو بکە خۆی کاکەڕەنج کێشەکە لێرەیە کە ئەو قاچاقچیانەی یان ئەو کۆڵبەرانەی کە ئەم مەوادانە دەگوازنەوە لە سنوورەکان هەمووی ناسراون هەمووی دەناسرێن هەمووی خەلکی منتیقەکەن خەلکی ناوچەکەن کەی هاتوو تۆ کارێکی تیرۆریستی لەوێکرا یاخود بە چەک ویسیان بچن پەلاماری وڵاتەکەی دراوسێ بدەن و تەقیان لە ئەوانیش کرد ئەوان دەتوانن تەقە بکەن بەڵام ناکرێت تۆ ئەو کەسانە بناسی لەبەرەوەی یەک لە ئەوەی کە گوێم لێ بوو یەک لە برایەکانی مامی بڵین کاکە ئارێش باسی لەوە کرد گوتی ئەمە چەند جارێک ئەوانەمان ئاگادار کردوتەوە کە ئەمە لە ژێر
باڵی ئاسایش هەمووی ئاگادارەکە ئەو موادە چیە و هەمووی ڕێگە پێدراوە کە ئەوانە هاتوچوو دەکەن لەو شوێنە. یعنی کارەکە نەدەکرا بە تەقە بکرێ. خۆ ئەو کەسەی کۆڵبەرەکە کە کۆڵەکی لە پشتە خۆی نایە یاخود موادەکی دەگوازێتەوە خۆ چەکدار نییە، چەکی پێ نییە، دەتوانی ڕایگری، دەتوانی محاسبەی بکەیت. بەڵام نازانم ئەو حالەتی ئەو تەقەکردنا لەو باوک و کوڕە چۆن بووە. زۆر جێگای نیگەران و داخیشە لەبەرەوەی بەڕاستی ئەوان لە بۆ پاراستنی سنوورەکانن نەک بۆ ئەوەی کە جەرجی خانەوادەیەک بستێن. باشە بە دڵنیایی ئێوە شارەزان کاک عەقید کاروان پاسەوانی سنوور بۆی هەیە لە قوڵایی چەند ئارکەکانی جێبەجێ بکە؟ ئەنی ئێستا ئێمە ئەوەی با بڵێ باسی 50 کیلۆمەتر و 60 کیلۆمەترەکرێ من نازانم چۆنە مەسەلا. ئەوان ئەرچیان خۆی دەبا لەسەر سنوورەکانی بەڵام بە شێوەی لەبە ئەوەی کە هەڵکەوتەی جوگرافی شوێنەکە زۆر برین دەتوانم بڵێم زۆر خەلەلی تێدا لەبەرەوەی ئێمە نقاتمان هەیە لە کاتخۆی کاتی لەگەریان بووم 2 ساڵ چوومە شوێنی لای هەورەمان خاڵمان هەیە لە ناو خاچی ئێرانە ماڵ هەیە کە سەر بە هەرێمی کوردستانە کەوتۆتە ناو عاردی ئێران تێدەگەیت چۆن منتیقەکە جوغرافیەکەی زۆر بە شێوەیەکی سەقەتە. بەڵام لەبەر بوونی هەندێک جم و جۆل بە خۆت دەزانی بەم دواییەش ئەو مانگە خاستەن کە وڵاتی دراوسێ داوای کردووەکە پێشمەرگەکانی ئەو حیزبانە کە بەرامبەر ئەوان چەک دانێن یاخود توندی کردووە لەسەر پلێن دەتوانین بڵێن لەسەر ئیدارەی سلێمانی کە نابێت ئەوانە جم و جۆڵیان هەبی نابی ئەوانە بێنە سەر سنوورەکان. لێرە تۆزێک بەڕاستیت پێ بڵێم کار و ئەرچی پاسەوانی سنوور قورستر دەکات بەڵام بەداخەوە نەگاتە حەدەکە ئەو ڕادەیە کە باوکو و کوڕەکەی گولە باران بکەن. باش کاروان هەندێک لێدوان هەیە هی کە سوکارەکەی ئەمڕۆ قسەیان بۆ زووم کردووە ڕاستیەکەی حەزەکەم جوان لێ بگرین دوایی هەندێک شت وردکەینەوە باسییان بکەین بەڕاستی لە چوارچەوەی ئەرکەکانی پاسەوانی سنوور و ئەوەی تۆ ئێستا باست کرد وتت ئەرکیان قورستر بووە هەر دامەزراوەیەک ئەرکی قورستر بوو بە دڵنیاییەوە ئەبێ وریاتر بێ چاوکراوەتر بێ ڕاستیەکەی وەکوێڵێن هێمنیەکی زیاتر بەکاربێنێ بۆ ئەوەی خوا نەخواستە ڕووداوی ئاوا نەکەوێتەوە با جوان لێ بگرین تخوا کاک کاروان دێمە وڵات بە دڵنیاییەوە. وڵی لە ماڵەوە ئاوات خۆی تەلەفۆنێکی وتی وەرە بەدەمەوە تەقان لێ کردوم ئێمە چووم کە گەشتمە قەڵاشوالان گەشتمە چوارتا کە چووم کوڕەکەی وەفاتی کردبوو خۆشی برینارە و تر ئەوم بینیوە تر بەخوا کاک ئەمان بە قوڵایی 50 کیلۆمەتر پاسەوانی سنوور دێن لەو سەر پشتی کەناروێ یان لەو یا سەرانە لە خەڵکە سەنن باش لە خەڵکە سەنن تێگەی تعدا لە خەڵکی شارباژێر دەکەن خەڵکی شارباژێریش ئەمە قبول ناکە هەتا ئێستا چی بووە بەس دەمە بەدووە لەمە قبول ناکرێ مناڵێکی 17 ساڵ گوناحی چییە سیفی شەکی کردوێتە سەر دڵیەوە کوڕێک کە شەهید بوو لەگەڵ باوکی لای من بوون کە ڕۆیشتون باری گومریان پێ بوو باری ڕسمی نەک بارێکی قاچاقیش ئێتر لە ناحەیەکی لە باسنێن بارە ڕسمێتدا لێەوە بە ساریش لە ڕوا بۆ سەر حدودەکە اینجا ئەو شوێنێک کە ئەمانیش لێ ڕۆیون نە مەرکەزی پاسەوانی لێ نزیکە کەشکی بۆ شوێن ناچە کەمیلادان دێت 4-5 کیلۆمەتر لە بنکەکەەوە ئەم پاسەوانە کەمینی بدۆ لەو شوێنە بۆی داناون کە چۆتە بەردەمیان وەک ئەڵێن متکا من لەبەر شوێنی حاجزەکانیم ئەڵێ دابەزیوە کە دابەزیوە ڕێک تەقەی لێ کردو دوو جار تەقەمان لێ کرا بەڵام ئەو جارەیە ئەم جاریان کە ئەم کوڕە کوژراوە من لەگەڵ نەبوو دوو جار هەر لە نیو ساعەتە لە ئێمە ناڵم 10 بۆ 12 سیارە بووین بە دوایە کاڕۆشین لە شوێنەکە تەقەیان لێ کردین بۆی کەوینە ناو مەفرەزەی دووەمەوە ئەو دوو هاوڵاتیان دوای ئێمە ئەمەشمان لەگەڵ بوو بڵێن ئەم پیاوە کە بەخۆی بریندار لە خەسەخانەی شار و ئەم کوڕەشی هەر لەگەڵ بوو ئەمانەی لەگەڵ بوو لەگەڵ ئێمە بوو کە تەقەیان لێ کردین بەڵام ئەو جاریان کەس بەرنەکەوت نەوەڵا ئەم جاریکان بەتەنیا بۆ داش بەزیۆ لە سیارەکە وەکو شاید حاڵەکانی کە لەگەڵی بوون بەڵێ خەڵکی تری لەگەڵ بووە بەڵام
من نازانم ئەو جەماعەتە شێن لەگەڵی بوون شوێنەکە قاچاق نییە بەس لە پاسەوان قاچاقەینا لەناو ئاسایشەکانی باس نایە ئێمە بارەی بارەکەین بارەکە باری گومرگە باری بێگومرگ نییە بڵێ ئەوەی لە ئاسایش قاچاق بێ ئاسایش بیگرێ بە دوایە بچێ ئێمە ئەو سایقانەی ئەو منتیخەیە خۆی لێ پارێزی سعات 4:50 دقم کاگاواتە خەڵکیگانی گوێزە و باری بار کردووە بۆ مەروێ لە سوورەبان پاسەوانەکان تووشی بوون و لەوێ تەقان لێ کردووە کوڕەکان کوشتووە دوو فیشک بە سەردڵیەوەتی خۆشی سێ فیشکی پێوەیە فیشەکە بە شانیەوەتی فیشەکە بە ئێرەوەیەتی لەسەر ڕووداوەکە کەزەوان خۆ کەس نەیبینیون پاسەوانەکان ژیراون دوو نەفەر بوون بارەی پێی بۆ جگەرەوە لە سلێمانی گومرگەکرێ یە بۆ باس نییە بارێکی گومرجیە و یەک کێشەی نییە و ئێمە لەشێ کۆنتڕۆلی ئاسایشان میشان ناکەین ئاسایشی باس نیە خۆی ئاگاداری ئەم شتەیە کە گومرگیتە پاسەوانی سنوور گومری بێ گومرگ نەبێ وەرەیگرێ ئێمە بە عەدەلی باربارەکەین بۆم حدودانە بە گومرگاڕوا لە سلێمانی بار گومەگرگە هیچ کێشەیەکی نەبێن لە باسنە داگەین لە باسنیانە بە سارە چ دەخوارە بۆ حدودەکە بڵێن بۆ سەر چەمەکارەوە بەڵام پاسەوانی سنوور ئەیگرێت جاریاتە قەمالیەکە جاریاتە قاکات ئەیگرێ بارەکە یا تۆ بە گومرگ بەریە من حاڵێن ئەمڕۆ باریکەمێ بە گومرگاڕۆ ئەوەسی گومرگێتی پێ بشانێم بەم عەدەلی هەموو ڕۆژ هەژ نۆ سارەتا دە سارە بارمانێ بۆ حدودانە ئەمەی بارەکەی کە بە ساقکە بۆ کە تەقی لێکراوەمانە ئێمە بە معەدەلی هەموو ڕۆژێ بارمە حەزەکی سەد دەوەستی ئەمڕۆم هەیە کە بە گومرگا بارکراوە ڕۆشتە بۆ حدود سییانمان بۆ پێنجۆن دوانی بۆ باسنیە دوانی بۆ تێوێڵێت خۆ بارەکان ئاوە هەمووی ڕۆ بەم لاولاوەڕە بەڵام ئێمە ئەم وەسی گومرگە بمانەیە لە 24 ساعت لە هەموو خەشی کوردستانی خۆمانە بەکاری بێنین کاگاخیت کاروان دێم وڵات کاکەریم بە دڵنیاییش لە سەر پێنجی تەلەفۆن لەگەڵمان یعنی حەزەکەم لەگەڵما بن هەندێک گفتگۆکەین دواتر بە دڵنیاییەوە بەڵام کاک کاروان بەڕاستی یعنی چی ئاسایش مەسەلەن شتێک لای ئاسایش قاچاق نییە بەڵام لای پاسەوانی سنوور قاچاغا شتێک هەیە ناوی گومرگی ئاسایش بێ ئەمە یعنی چی گومرگی ئاسایش یعنی چی بەڕاستی وەستێک ئەیرێ بەمان 24 کاتژمێرۆک و خۆیانەڵێ نەتوانن لە سنووری کوردستانە بسوڕێنەوە ئێکە ئەتوانن بسوڕێنەوە بۆچی خوێنی خەڵکێک با بڵێن ئەم سوڵێشی پێبێ چی پێڵێن ینی گومرگەکەشی دابێ بەڵام هەر خوێنی بڕژێ ئەمە بۆ وایە کاکەڕەنج وەکو باسم کرد بۆ جەناب هەماهانجیەک نییە لە نێوان گومرگ و پاسەوانی سنوور لەبەر ئەوەی پاسەوانی سنوور کە لەسەر ئەو سنوورە ڕاوەستاوە ئەو کەسە بۆی نییە لە هێڵی ئەوانەوە شت داخیلکە ئەوە بە فەرمی کە باست بۆ دەکەم کە ئەرچی ئەوان کەس ناتوانێت لە نێو ئەوان بڕوا و بە قاچاق مەواد با لەبەر ئەوەی دەواازەی فەرمی هەیە دەواازەی فەرمی هەیە نێوان هەرێمی کوردستان و نێوان ئێران دەتوانی کە پسولەی گومرجی بڕیە بە سنوورەکە دابڕوە بەڵام لەبەرەوەی ئێران قبولی نییە ئەو مەوادە داخیل بی لای ئەوێ پسولەی گومرجی بۆ دەبڕن ئەوەی کە برانی ئاسایش دەڵێ ئاگادارن بەڵێ ئاگادارن لە ئەو کەلوپەلەی کە دەبردرێت بۆ ئێران کە چەک نەبی مخدرات نەبی شتی خراپ نەبی ئەوەی تر عیلاقیان پێدانی ئەوان بەزەوەن زانیاریان لەسەر شتەکان هەیە نەخۆ ئەوان عیلاقیان بەوەی دانیە کە ئەوە بە چڕەیەک دەڕواویان چۆن دەربازی دەکات باشە من یەک شتم پێ بڵێ کاکەخیت کاروان ئەو پسوڵەیە ئەو بچوزانم ئەو گومرگەی کە ئەسەنرێ بۆ کێیە بۆ ئاسایشە بۆ لانی ناحکومیە بۆ حیزبە مەسەلەن نەخێر پسوولەکە کاکەڕەنج پسوولەکە ئەگە سەیری کەی پسوولەکە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی داراییە بەڵام ئەم سەیرەکەم بە پسوولەکەژ لەبەرەوەی هیچ شتێکی حکوومەتی عێراقی لەسەر نییە جەنازام ئەو پسوولە چێ دەیبڕی و چۆن دەبڕێ بەڵام بە فەرمی دەیبردرێت ئەو پسوولە فەرمیە گومرگ بە فەرمی گومرگ دەگەڕێتەوە گومرجی سلێمانی وەردەگیرێ پارە کاتی زۆر جاریش کێشەکە لەوەیە زۆر جار ئەوە بووە کاتی پاسەوانی سنوور ئەو بارەی گرتووە لە سنوور ئاودی و نەبی بە قاچاق لە قەڵەم دراوە کاتی دەیگەڕێنەوە بۆ گومرجی ئەو شوێنیان گومرجی سلێمانی دەلێ کاکە وەستم بڕیوە بڕواتەبی ئەو مادیبوونەی کە پاسەوانی سنوور دەکەوە ئەو قاچاقە دەگیرێت دێتەوە گومرگ مەوادەکەی ڕادستی خاوەنەکەی دەکەنەوە دەڵێن کاکەوەتە بە فەرمی پسوولەی بڕیوە کاکە مادام یەن پسوولەی بۆ مەبڕن یەن ئەگە پسوولەی بۆ دەبڕی
لێی گەڕێ ڕێیەکی بۆ بکەوە بابە فەرمی داخلیکە. اینجا ئەلێرەیە گرفتێ دروستە بێ کاک عەقید کاروان خۆشنا و کە ڕاستیەکەی هەردووکمان هەست بە شتەکەکەین و ئێستا هەوڵێن باسی بکەین. ئەوەی ئەمڕۆ کە سوکاری قوربانیەکە باسییان کردووە ئەڵێن هەر بەڕوونی لە لێدوانەکانی شاهات قسەیان کرد ئەڵێ سەرانە ئەسێنن پاسەوانی ئەمە چۆن ئەکرێ مەسەلەن پاسەوانی سنوور کەی ئەرکی ئەوەیە داوای سەرانە لە خەڵک بکە ئەم ڕێگری لە کاری ناقانونیە کە شتێکی دیاریکرا و پێی وایە ناقانونیە بەو شێوازەی کە لە ئەرکەکانیان دیاری کراوە ئەبێ ڕێگری لێ بکە لە دەرەوەی ئەوە سەرانە سندن و پرسی دیکە ڕاستیەکەی ئەچێتە خانەی شتی دیکەوە کەی ئەمە ئەرکی پاسەوانی سنوورە. ئەمە مەوزوعی سەرانە سندن و شتیوها ئەوان دەتوانن ئەگەر بەڵگەیان لە سەریان هەبێ ئەوە سکاڵای یاسایی لە سەریان تۆمار دەکەن و بە پێی مادەی ڕەشۆ و شتیوها ئەو کەسانەی کە ئەو پارانە وەردەگرن دەستژی دەکرێن کە ئەمەش کارێکی زۆر مەترسیدارە لەبەر ئەوەی ئەگەر هەر مرۆڤێک بۆ پارە کار بکات ئەوە سبەی نەک مادەی هۆشبەر دەبابەش بێدابی نەژۆرێ کەس قسە ناکات ئەوە کارێکی ترە بەڕاستە من زانیاریم لەسەر ئەو بابەتەی نییە بەڵام دەتوانن ئەو کەسەی کە سەرانە دەدا یاخود ڕەشۆ دەدا دەتوانی چونکە ئەو کەسانەی ئەوێ هەموو کوردن و زۆربەی خەلکی شارەکانی نزیک ئەو شوێنن دەتوانی سکاڵای یاساییان لەسەر تۆمارکەن و بیاندن بەدادکە. سپاس دەکەم کاک عەقید کاروان کاک کەریم خەلیلمان لەگەڵایە برایی ئارام خەلیل ئارام خەلیل کۆڵبەر بوو ساڵی پار ڕاستیکەی بەداخەوە لە ناوچەی هەورامان ئەویش بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنوور با بڵێن گیانی لە دەستدا گفتگوێک لەگەڵ کاک کەریماکەم هەندێک نیگەرانن لەبارەی کەیسی کوڕەکانەوە. کاک کەریم سڵاوت لێبێ هیوادارم باش بی سپاس دەکەم بۆم گفتوگۆیە زانم ئەنی ناچار بین بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ یەکا قسە بکەین. کەیسی براکەی ئێوە بە کۆ گەیشتووە بلای کێیە چی لێ هات بۆ نیگەرانن؟ بینەرانی بیسەیانتان وڵای کەسی براکەی ئەمە ئەوەیە بڵێ ئەمری گرتنی دەرچووە بۆ هەموو شوێنە بردمانە بە تۆج بە پاسەوانی سنوور بۆین بەسەر ئەوەیە پیادەی پاسەوانی سنوور ئەو چوار نەفەرە و قاتلی براکەنیان دابەیاوە یعنی کایەسە تەسلیمی دادگایان ناکەن. ئێوە تەقەکەرەکان نەناسن ئەزانن کێیە؟ بەڵێ ئەم دیگرتنەکان ناویستیانی و کەسکەرشتیان هەمویان لای خۆشمان هەیە و لای محکەم لای دادگاش هەیە هەمویان ناسراون. کەیسەکە چۆتە لای دادگا وایە؟ بەڵێ کەسەکە چۆتە لای دادگاوە. دادگا چیڵێەوە پاسەوانی سنوور چیڵێ یعنی چی پاسەوانی سنوور داڵدەی یاون لە کاتێکا لای دادگا مەطلوبن داواکراون ئەمان لای دادگا لای محکمە عەڵەبدە داواکراون و کتابی شەر بە دەستی خۆمان بردوومانە بۆ پیادێ هەولێر پیادێ هەولێر تەسلیمیان نەکرد داڵدەیاوە. یعنی ئێستا هەر لەو سنوورن ئەوانەی کە ئێوە پێتان وایە تۆمەتباری کوشتنی کوڕەکەتانن و لای دادگا داواکراون؟ لا بەس ئەوە معلوماتیان فۆجەکەیان نەقڵ کردوون بۆ سلێمانی بەڵام شوێنی دەوام و شوێنی دانیشتەکان نازانین. باشە ناڵێن بۆچی ئەمەیان کردووە یعنی لە کاتێک ئەوان داومەزرا بڵێن شوێنێکی فەرمیوین پاسەوانی سنوور و مەفروزە ئەوان لایەنی پاراستن و قانون بن ناڵێن بۆچی ئێمە ئێچوزانم مادەم ئەمانەی ئەم کارمەندانەی ئەوان داواکراوی دادگان مەفروزە لە ڕووی قانونیەوە پێویستەکە با بڵێن بدرێن بە دادگا ناڵێن بۆچی ئەمەیان نەکرد؟ وڵا دیانیانەوە ئەڵێن بەغار ڕازناوێ بەس خۆی کە ئەمری محکەمە هەبوو پێویست بەگەڕانە بۆ سەرەوە ناکات چکاتی محکەمە لە پێش هەموو دەسەڵاتێکەوە بەڵام ئەوان ئەوەیان کردووە بە بیان بەڵام ئەوەش بیان و نییە بیانوەکە چی ئەڵێن بەغداد چی ببوورە کاکەریم؟ ئەڵێ بەغار ڕازی نییە ئەمە تەسلیمی پۆلیسیان کرد. بەغداد ڕازی نییە؟ ئەوەیان کردووە بە بیان و بەس تەنادریسیان کردووە بەس معلوماتمان هەیە بڵێ وەزیری ناخۆی بەغاش ئاگاداری ئەم کەسە نییە بڵێ ئەم ڕاپۆرتی ئێمەیان وەکو خۆی نەنابوو کیسەوە برای من کە شەهید کراوە لە دووری ینی 90 سانتیم بۆ مەترێک بە فیزیکایەتی لە نووری 90 سانتیم بۆ مەترێک تەقەیان لێ کردووە. اینجا بەغدا وەزارەتی ناوخۆ هی بە عێراقی فیدرال ئەمە زانەیە کەیسەکەی لایە وردەکاریەکەی اینجا سەرباری ئەوە ئەڵێ من ڕادەسیان ناکەم یان چی؟
لا بەغای تازە تقریبا مانگێکە بە داوای کەسەکەی کردو ئەویش خۆمان کەسێکمان نردو بۆ لای وەزیر ڕوونە لەگینە ئەمان کەسەکەیان وەکو خۆی کەیسەکەیان وردەکاریان بۆ خۆی نەناردووە وازانم وەرژەوەندی خۆیان نردووان ئەها ئێوە بۆتان دەرکەوت کە ئەگەر کەسەکەیان وەکو خۆی بناردایە ئێستا وەزیر ناهاتە سەرخەت و داوای وردەکاری کەسەکە بکە ڕوونە ینی مانگێکە وەزارەتی ناوخواتۆتە جواب هاتۆتە سەرخەت بۆی وردەکاریەکان بزانێ لە نێنەری حکومەت یاریان کردووە کە ئەو کێسیان بۆ بنێرن بۆیان نێرا بە وردەکاریە کە ئێوە مەسەلەن پێتان وایە ڕاستی مەسەلەکەیە بۆیان نێراوە یان چی؟ وڵای درەویشانە پێچێ خۆی من ناتوانین چین وردەکاری ئەو وردەکاریانە بە لانی مەدەنی ناڵێن باشە هیچ هەوڵێکی سوڵحی عەشایری شتێکی لەو بابەتە هەبووە یان نا؟ بەڵێ هاتوونەتە بەشەوە داوای سوڵحیان کردو بەس بڵێن بە هیچ سوڵح ناکەین لەگەڵ باشە اینجا کاک کەریم پارکە ڕووداوەکە ڕوویە هەر ئەو شەوە ڕاستیەکەی من بیرمیە وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکومەت هێرمی کوردستان قسەی کرد کاک حەمی حەمەسەعید بوو پێم وابێ پامێکی هەبوو گوتی بێگومان بن ئەو ناحەقیە بەبێ سزای یاسایی تێناپەڕێ بەڕاستی من ئەکرێت لە وەزیر بپرسین ئێستا کوا سزای یاسایی و ئەم وەزیرە بەرپرسی دیکەی حکومی و حزبیمان هەیە لە ناوچەکە چی ئەڵێن لەو بارەیەوە چونکە من و تۆش دەزانین زۆر جارم پرسانە هەم با بڵێن دەستی بەرپرسی حکومی تێکەوێ هەم قسەی بەرپرسی حزبی تێکەوێ دواتریش پێتەڵێم چۆن لەو بارەیەوە هیچ شتێک کراوە؟ وەزیری ڕۆشنبیری وتی ئێمە ناهێڵین با بڵێن بەبێ سزای یاسایی تێناپەڕێ ئەوان بە کوتەکەی ئەوان پاسوانی سوور حساب بۆ حکومەتی هەرێم ناکەن ئاڵێن ئێمە سەر بە بەغا حساب بۆ حکومەتی هەرێم ناکەن ئەو کوتەکەی ڕوونە لەگەڵ ما بمێنەرەوە کاک کەریم وڵات دواتر ئەگەر دەرفەتە بوو هەندێک پرس لای ئێوەش لە سنووری ئێوەش باسەکەین و ئەوەی کە چاوەڕێی چیش لە بەغداکەن بۆ ئەوی بڕیارێکی لەبارەوە بدرێ هەر گفتوگوۆی لەبارەوەکەین کاک کاروان کاک کەریم لە کەیسەکەی ئەوانە ئەڵێ ڕوونە لە دووری 90 سانتیم مترێک تەقە لە کۆڵبەرەکەی ئەمان کوڕەکەی ئەمان کراوە ئەوەی ئەم ڕۆژ کەیسەکەی باسی مەسلەی ئەوەی کە پاسەوانی سنوور کێ توانێت چەک هەڵگرێ و تەقە بکا و ئەوانە باسمان کرد ئەوەی ئەم ڕۆژەڵێن ئەڵێن ئەو کوڕی ئەمڕۆ بۆ بە قوربانی دوو فیشەگنراوە بە دڵیەوە ئێوە لە ڕووی سەربازی ئۆمانەوە بە دڵنیاییەوە شارەزاترن ئەمە چ خوێندنەوەیەکی بۆ کرێ لە ڕووی دووری تەقەکردن چوزانم هەموو ئەوەی کاکرێ جۆرێک لە گومان هەڵگرێ لە ڕووی نزیکی و دووریەوە بەڕاستی کاکەرە زۆر بەداخەوە یعنی تۆ ئەگەر بزانی ئەم کەسە کۆڵبەرە ڕووبەڕوو تا فیشەک بە سینجیەوە بنەی بەڕاستی ئەوە نازانم چکە من وتەی تەرەفی دووەممان نییە ئاخۆ بۆ وەی کردووە یاخود کێشەکەی چ بووە ئاخۆ نەیزانیوە یان نەیدی بیبینیوە بەڵام ناکرێت بەو شێوە تەقە بکرێت کۆڵبەر ئەو بارایی خۆی نییە ئەو کۆڵبەرە کە دوو تەقەی هەوایی بکەی ڕەنگە بارەکەش بەجێبێری و ڕاکاو بگەڕێتەوە ناو خاچی عێراق ئەمە کێشەیەکمان هەیە وەکو باسم کرد لۆ جەنابەت کە لە سنووری جوگرافیەکەیە ئەمن ماوەک بلین کاتی لەوێ بووم چوین بۆ هەورەمان لە هەورەمان هین سەیرانگەت شێ باوەڕکەم ناوی ئاوێسەرە لەوێ هەر پاسەوانی سنوور لەناو لەو شوێنەی بوو خەڵک سەیرانی لێ دەکرد هەر لە ناو خەڵکەکەی بوو لە ناو خاڵەکی هەر لە ناو خەڵکەکەی بوو لەو لاتر جا تۆ پێم بڵێ سەیرانگاکە شوێنەکەی خەڵەتەیان یان خاڵەکەی پاسەوانی سنوور بە ئەوەت لۆ باسکەم کاویشم بۆ باس دیاردەیەکی زۆر سەیرم بینی لەوێ بە ئۆتۆمبیلی پاسەوانی سنوور ئێمە هەموو جلکی سەربازیمان لەبەر بوو دووسێ ئۆتۆمبیل بووین ڕەت بووین هەندێک حاشاچڕووی جەنابت و بینەران چەند وڵاغێک و نەفرێک دەڕۆشتن و باریان پێبوو وەڵا سارەی پێشمان
ئەو شوێنە بوو لەو فۆجە دەوامی دەکرد هۆڕ نەچی لێ داوای سەلامیان کرد منش گوتمەوە چییە گوتیوانە قاچاق دەڕۆ گوتمە دیشین گۆچیە تێدەگەیت چۆن ئەدی ئیشی تو چێگەەوە قاچاق لە ناو جادەیە و هۆڕی لێت دێ و سەسلام لێک دەکەن گوتی ناخراوانە هینیان پێ ئەو کاتی هینیان پێ وەسلی گومرجیان بڕیوە ناتوان ئەو مەوادە بە فەرمی داخل بکرێت ئیترەوانە مەجبور بە ڕێگای گوتم ینی ئێوە هەموو یەکترە ناسن گوتی بەڵێ بڵێ هەموو خەڵکی کۆڵبەرەکان زۆربەی خەلکی منتیقەکەن یعنی تۆ ئەگەر بەرەبەیانیش بی تۆ شێوەی ئەو کەسەت ناسیوە یاخود ئەو کەسەت ناسیوە نەدەکرا تۆ بێی لە سینجی گەنجێکی 17 ساڵی بەداکەوە ببوورە زۆر لۆی ئەوەی ما زۆر خەفەتم پێخوارد دەکرا دوو فیشک تەقی هەوایی بکرێت و چووکەوە دیارە تۆ ئەگەر مەجموعەت سەگدارێک بێت دیارە لەوەی کە کۆڵبەر شتێکی بەسە پشتی خۆی دادا و ئەوە دەوێت لە بۆ ڕستێکی حەڵال سنوورەکە ببڕی دەکرا دوو تەقی هەوایی کردبا و ئەو کارە ساتەی لە قەولماندەوە بەڵام دیارە تەقی زۆر کراوە لەی ئەمڕۆیە ینی دوان هەم بەر سنگی قوربانێکە کەوتون باوکیشی پێم وا بێت 4 فیشکی پێوەیە سەرباریەوەی خوازانێت چەند فیشکی دیکە ڕاستیەکەی هیچ شوێنێکی نەگرتووە کاک کاروان دێمە وڵات بە دڵنیاییەوە کاکەری من کەمێکتر لەگەڵ تویا گفتوگۆ کەمیتر تۆ ئیسراحەتی خۆت وەرگرا چاوەڕێی چیەکەن ئێستا کەیسەکە چۆتە بەغدا و خۆتان برتان ئێستا بەغداش ڕاستیەکەی داوای کردو هەرێمی کوردستان کەیسەکە بە وردەکاریەوە بنێرێ چاوەڕێی کرانەوەیکی ئەرێنی لە کەیسەکەی کوڕەکەی ئێوەیەکەن وڵی شەڵە بڵە چاوەڕێوەکەن باش لای ئێوە ئەوانەی ئەم ڕۆوانی شارباژێ ڕم ڕووداوایان بەسەراتووە باسی هەندێک شتەکەن ڕاستیەکەی دواتر لەگەڵ کاکاروانی شاباسی یەکەم مەسلەی گێچەڵکردن مەسلەی سندنی سەرانە بەڕاستی ئەم پرسانە لای ئێوەش لای هەورامان لە بیارە لەو شوێنانەی ئێوە کە خەریکی کۆڵبەرین هەیە بە هەمان شێوەیە یان ڕاستیەکەی لە کوردستان ئەوای لاتوە هەر ناوچەیەی شێوازی مامەڵی پاسەوانی سنوور لەگەڵ کۆڵبەرەکانە لەگەڵ کاسبکارەکانە بەڕاستیەکەی بە گوێرەی تێکەڵیە کۆمەڵایەتیەکەی ئەو ناوچەیە وڵا ڕاستیەکەی ئەوانەیان ڕاستە لێرەش بەرکی وەرەگرن سەرانە وەرەگرن ئەو شانش لێرە هەیە باشە سواز دەکەم کاک کەریم خەلیل بەس ئەسڵ وەڵاهی من بۆ نافەرموو من نازانێت پاسەوانی سوورکاڵێ مەرزان پاراستنی سوورە بۆچی بازارێک ئێرانیە ناو خاکی عێراقەوە کۆڵبەرێکی عێراقی بەرزێکی عێراقی دیندارەکانی وڵاتەکانی ئەو ئەرکی پاراستنی سوورە بۆچی ناچێت ئەو چەکداری ئێران دەستگیر بکە بۆ خۆمە چەند جار ئەو پاسدارانی ئێرانیانە خاکی عێراقەوە ینی سنووریان بەزووە ینی لە حاڵتەوە بۆ بە دیارگە ئەرکی پاسەوانی سوورە کاکە چییە بێ هەماهەنگیەن کا کەریم خەلیلیان تۆ پێت وایە هەر بڵێن بەبێ هیچ هەماهەنگیەک بێەوەی ئەمان ئاگیان لێ بێت دێن و چیان بێ ئیکەنوە ڕۆنەوە بێ ئەوەی هیچ شتێ بکرێت یەناودی تەقەلا خەڵکی عێراقیەکەن یعنی ئەمە چییە ئەمە کاتەمە خۆیان ڕێگەیان بەوەدا خەڵکی مەدەنی ئەم دی خەڵکی فەقیر وێژار بکوشێت یعنی ئەمە چەند جاریش ئاوا ڕوویدا هاتوونەتە ئەم دی بە ئەرزی خۆیان شتیان کردووە ڕۆشتونەتەوە نازانم دێتە ئەرکی پاسەوانی سوور چێ یان ماوەیە بڵێ جەماعەتی بەکە هاتبوون لەوێ سەرانیان لە خەڵک وەرەگرن باش نازانم بۆچی بۆ چەکدار ئەوان هیچ خیرەتێکیانە بەس بۆچی بۆ خەڵکی فەقیر و هەژار بۆ خەڵکی داماوازان ڕوونە کاکەریم هیوادارم ڕاستیەکەی دۆسەی براکەی ئێوە قوربانیەکەی ئێوە ئەوەی دادپەروارانەیە ڕاستیەکەی بەو شێوەیە بڕوا بەڕێوە من سواز دەکەم کاکەریم خەلیل برای کۆڵبەرێکی قوربانی منطقەی هەورامان ناوچەی هەورامان لەگەڵ مابووی بە تەلەفۆن گەلک سواز دەست خۆش بێ کاک ئەخیت کاروان ئەزانی پرسیارێک هەست دەکەم ئیتر گرنگە بکرێ هەست ناکەی خەریکە تێکەڵیەک لە نێوان کۆڵبەر و قاچاقچی دروستە بێ بەڕاستی ئەبێت جۆرێک لە جیاوازی لە نێوان ئەم دوو پرسەیە ئەم دوو ئیشەیە چوزانم بکرێ کۆڵبەر کێ قاچاقچی کێیە کاکە ڕەنج بە لۆ پاسەوانی سنوور هەردووچی بە قاچاق چکە ئەو کۆڵبەرە ئەو کەلوپەلەی کە پێیە
ئێوە حتمما بە قاچاق ئەی با بۆ ئەو وڵات یاخود لەو سنووری ئەو دیوی دەینیت بۆ ئەولایە خۆی بە قاچاق حیسابە ئەنی کۆڵبەر ئەوە نییە کارێکبی ڕێگەی پێدرابی ڕێگە پێدراوبی کە ئەو کارە بکە نەخێر ئەوەی کە بە فەرمی هەیە بۆ کارمەندانی پاسەوانی سنوور نابیت بە هیچ شێوەیەک کەس لەو هێڵە تەماسەی نێوان هەردوو وڵات بپەڕێتەوە ئەو دیوی یاخود لەو دی و بە نافەرمی بپەڕێتەوە ئەو دیوەی بۆ پاسەوانی سنوور ئەو شتە دانراوە بەڵام ئەو کەسە کۆڵبەرە یاخود قاچاقچیە یاخود شتی دەبا ئەوە لەلای ئەوە کەسێکی دەرچووە لە یاسا و دەبی دەستگیر بکرێت. باشە جا کاک عەقید کاروان ڕاستێکی لێرە پرسیارێک ئەبێ بکرێ گەرنا پێم وایە بێ شتەکان وەکو خۆی ناگا بۆچی شتە خراپەکان ئەڕوا زانی باسی شتی خراپ چی یەکەم یەکێکە لە ئەرکەکانیان بۆ ئەوەی کە ڕێگری لێ بکەن بەڵام تەلەڤیزۆن سەلاجە هەموو ئەوانەی کە تووشی گرفت بوون ئەو کۆڵبەرانەی لە چەند ساڵی ڕابردووە تووشی گرفت بوون هەموو ئەوانن کە پێدەچێت ئامێرێکی کارەبایی شتێکی دیاریکرایان پێبوو بێ بەڵام نەمان بیست سەرباری ئەو هەموو گرفتەی مادەی هۆشبەر کە لە ئێرانە و بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان دروست کراوە نەمان بیست یەک جاریش بێ پاسەوانی سنوور بوو بێت بە هۆکاری با بڵێن دەست بە سەراگرتنی مادەی هۆشبەر یان بووە و ئێمە نایزانین نەخێر کاکە ڕەنج بە ئەمە دەبیت بە ئینسافەوە قسەی بکەین زۆر جار بار گیراوە نانە گیراوە مادەی هۆشبەر گیراوە پارەی تەزویری دۆلار گیراوە خەڵک ویسیتی لەو سنوور بێتەوە ئەو سنووری بە پیادە گیراوە ناناش هەیە گیراوە ڕوونە باشە وڵای یەکشت بەلامەوە گرنگ بوو کاک کاروان لەگەڵ کاک کەریمی شاباسم کرد ئەوەی ئێستا بە پێ تەلەفۆنی لەگەڵمانە بوو ئەوەی کاک حەمی حەمەد سەعید ئەوەی وەزیری ڕۆشنبیری هەرێمی کوردستان ئەو کادوتی نابێ ئەم پرسە بەبێ سزای یاسایی تێپەڕێ ئەمە یەک ئەڵێ ئەمە چەندەم جارە ئەم دەست درێژیە وە خەڵک کوشتن دووبارە ئەبێتەوە ڕووداوێک باسەکە ئەڵێ پارساڵ یعنی ئەکاتە پێرار با بڵێن لە هەمان شوێن کەسێکی تر کوژراوە سوڵحیان بۆ کرا من ئەم قسانەی کە یکەم تخوا باش گوێ بگرەوە وە سەرنجی خۆتم پێ بڵێ ئەڵێ سوڵحیان بۆ کرا لەلایەن کۆمەڵایەتی هەورامانەوە من و کاک جەمیل هەورامی مەبەستی خۆی و کاک جەمیل هەورامیە نیوەی زیاتری پاری سوڵحەکەشمان لە یەکێتی نیشتیمانی بۆدان ئەوەی بکوژەکان نایان ئەوەی دیکە کە نیوە کەمترە ماوەتەوە ئەڵێ بە قەرز بۆیان کۆکراوەتەوە هێشتان قەرزەکەیان نایاوەتەوە هەر بەڕاستی کەی ئیشی بەرپرسی حکومی وەزیری حکومی کەی ئیشی حیزبە ڕاستیەکەی ئەم کەیسانە لە چوارچێوەی سوڵحی عەشایریە چارەسەر بکە ئێمە مەسارێکمان هەیە ڕێچکەیەکمان هەیە پێڵێن ڕێچکەی قانونی بۆچی ئەبێ حزب بەرپرسی حکومی کە خۆی نیگەرانە لە ڕووداوەکە بێ دەسوەردان لە مەسلەی سوڵحی پرسێکی ئاوایە بکە و بە ڕێگەی سوڵحی ئەشاری کارەکە جۆر بکە جێبەجێ بکە چارەسەری بکە کاکە ڕەنج خۆی لەو کێشانە لە بەتایبەت دەگەر خوانە خواسە حاڵەتی کوشتنیشی بکەوتێ دەبێت یاسا سەروەر بێ یاسا شتەکان دانێ بەڵام ئەگەر لە دەرەوەی کەیسەکە ئەو کەسە سوڵحی لەگە کرا ماڵی ئەو کەسەی کە کوژرا و لەگەڵ ماڵی ئەو کەسەی کە کوشتیتی دانیشتن و لەسەر بڕێک پارێک سوڵح کرا و هات لە دادگا بە فەرمی تەنازولی کرد ئەوە بەدەرە لە ئەرکەکانی ئێمە کە ئەو کات لەوێ بوو تێدەگەی چۆن ئەو سوڵحانە لە دەرێ دەکرێت من 100% لەگەر جەنابتم کە بە هیچ شێوەیەک باش نییە دەستێوەردانی حەزب لە ناو دەستگا حکومیەکان بکرێ بەڵام ئەگەر ماڵی کابرای کوژرا و ڕازی بوون بەوەی کە ئەو هاالێ خۆش دەبێ یاخود بڕێک پارەیەک وەردەگرین ئەوە باوەڕکەم ئەو شتە ئاساییە و لە هەموو شوێنێک دەبی لە بۆ سڵح وەکو باز دەکەم هەیە مناڵی لە دوو خۆی بەچێ دەمینێ و تەرەفی دووەم دەرێ من تەکەفوری ئەو مناڵانە دەکەم یاخود خانیان لۆ دەکڕم و هەتا ژیانیان دابین دەکەم ئەوە دەگەڕێتەوە سەر تەرەفی کوژرا
کە چەند قەنەعەتی بەوەی دێ کە سولحەکە بکە باوەڕ ناچراکەم لە سولحیش کەس بە زۆری سولحەکە بکە خاصن لە تاوانی کوشتن سەبارەت بە بەرپرسەکانیش بەداخەوە کاتی ڕووداوەکان زۆر بە گەرمی داخلی ڕووداوەکە دەبی و قسەی بریقەدار دەکرێ و دواتریش کەیسەکان ئیهمال دەکرێت و هەر بەلاوەشی داناڕۆن بەداخەوە کە ئەوە من هەندێک زار بە برا ڕۆژنامە نووسەکانیش دەڵێم کاکە بابەتەکان ئێستا بڵێن ئەو حاڵەتەمان هەیە کە بەداخەوەی لۆی کە ئەوە ڕووی داوە بنکۆلی بکەن یعنی ئەوە نییە تۆ چەند دوو ڕۆژ لەسەر حادیسەی بڕۆی و تەواو ئیتر بەجێ بێڵی ئەو وەکو ئەو برایی کە تازە جەنابەت قسە لەگە دەکرد پار ساڵ برای کوژراوە لەو حاڵەتەی و تا ئێستا ئەو کەیسە ڕۆژنامە نووسێکیش بە دوواداچوونی بۆ نەکردێ ئەوە ئەنگۆ بە دەستخۆشیەوە دوای ساڵێک کەیسەکەی زیندوو دەکەنەوە و باز دەکرێت من داواکاریشم لەو برایی کە هەفتانە فەرماندەی گشتی پاسەوانی سنووری عێراق کە لە بەغدادا دەنیشن ئەوان هەفتانە خەڵک دەبینی ئەگەر دەزانی لێرە ئیشەکانت ناڕوا و یاخود کێشەیەکت هەیە هەفتانە ڕۆژەیان هەیە کە وابزانم سێشەمانە دەتوانی بچی فەرماندەی گشتی پاسەوانی سنووری عێراقی ببینی بڕواتە بی و مافەکان کاکاروان با من و تۆ یەک شت بکەین من تۆ پەیوەندیمان بەیەکەوە هەیە لە دەرەوەی مەسەلەی بەرنامە ئۆمانە بۆم دڵنیا بکەرەوە چ ڕۆژێکە ڕاستیەکەی بۆم دڵنیا کەرەوە بۆی من بەو کاک کەریم خەلیل لەڵێم ڕاستیەکەی لەو ڕۆژەیە ئەوان کۆبنەوە ئەو ئەتوانێت سەردانیان بکە بۆەوەی بزانێت چی بووە وە چی نەبووە گەر ئەو ئەرکەم بۆ بکێشی سپاس دەکەم بە چاوان کاکەڕەنج ئەتوو لەگە کاکەریم قسەی کە دوای بەرنامەکە بە چاوان من دەتوانم لە بەغا مەوعیدە چی بۆ وەرگرم دوای بۆ واتساپ دۆتی ئەنێرێم و ئینشاڵڵا بابچی سەردانیان دەستت خۆش بێت کاک کاروان ڕاستیەکەی بۆیە ئێمە باسێ مەسلەی بڵین ڕێچکەی قانونی و مەسلەی لایەنەکەی دیکە سوڵحی عەشاریمان کرد من لە شتێگە ترسم مەترسی کاردانەوە لەو ڕووداوەی کە ئەوەی پار ساڵ ڕوویاوەوە ئێستا ئەو براکەی قسەی بۆ کردین لە کاتی بە خاکسپاردنەکەی ڕاستیەکەی یان ئەیانوت بە خاکی ناسپێرین مەترسی هەبوو بچن ئەو شوێنەی بارەگاکەی پاسەوانی سنوور ڕاستیەکەی بسووتێنن وە جۆرێک لە تێکەڵیش هەندێک جار لە نێوان ئەو خەڵکەی کە لە پاسەوانی سنوورە لەگەڵ کۆڵبەرەکان و کاسبکارەکانە هەیە ئەنی نزیکی کۆمەڵایەتی هەیە ئەمە مەترسی کاردانەوە و مەترسی ئەگەری چوزانم گرفتی گەورەتر دروست ناکە ئەگەرم ڕووداوانە ئەو بەردەوام دووبارە ببنەوە بەخۆی کاکەڕەنج با مەترسی دروست دەکا لە بەرەوەی ئەگەر تۆ بەبییر بێ ماوەیەک پێش ئێستا و ڕووداوی کە ڕوویدا ئەفسەرە باڵاکانی پاسەوانی سنووری ئەو سنوورە چوون هەتانیان هێش داخلی تازیەکەش بن لە مزگەوت دەریانکردنە دەرەوە گەر بەبیرت بێ ئەو گرتە ڤیددیۆشمان بینی بەڵێ مەترسی دروست دەکا بەڵام ناکرێت بەو شێوەیە ئەم پێی دەڵێم شێوەیەکی هەرەمەچی بڕوات دەبێ بە زووترین کات بابەتی ئەو گومرکستانە و وەسڵکردە لەگەڵ پاسەوانی سنوور یەکلا بکەنەوە لەگەڵ خەڵکی ناوچەکە یەکلا بکەنەوە خۆیان دەتوانن بە فەرمی بڵێن کاکە وەرن زەحمەت نەبی دانیشن چۆن سوڵحی عەشایریان لۆ دەکەن ئەو هەژدایان نیشێن بڵێن کاکە حاڵی حازر ناوچەکە تۆزێک نائارامە حالی حازر دەتوانین بڵێن لایەنی ئیرانی داوای چەکدانانی ئەو برا پێشمەرگانەی دیموکرات و کۆمەڵ و ئەوانە دەکات ئێمە بە هیچ نەوعەکی لەو ڕۆڕا سنوورەکان دەگرین هەر کەسێکی نزیکی سنووری بکەوتەوە چ کۆڵبەر بێت چ قاچاقچی بێ ئەمە تەقەی لێ دەکەین خۆ دەتوانن ئەو قسانانە پێش ئەوەی کە خوانەخواسە ئەو ئەوەی ناخۆشە چیە کاکاروان خۆش دەتوانن بە فەرمی ئەوەی ناخۆشە یەکێک لە قوربانیەکان ئەمڕۆ بە زوومی گوت ئەڵێ سێ چوار ڕۆژ لەمە و پێش تەمان ناوێکی دیاریکراوە هێنن ئەوەی کە بەرپرسی پاسەوانی سنوورە لەو ناوچەیە ئەڵێ بچوینەتە لای وە پێمان وتووە کاکە ئەمە گەورەترە بێ و بۆی هەیە خوێن بڕژێ و خوێنەکەشە چێتە ملی تۆ معقولە دامەزراوەی فەرمی حکومی دەوڵەتی ڕاستیەکەی دۆخێکی دیاریکراو بۆ خەڵکە کاسبکارەکە و خەڵکەکەی دیکەش ڕوون نەکاتەوە بەڵام ئەو خەڵکە خۆیان بچن بە شوێنە فەرمیەکە بڵێن ئەگەر ئەم شێوازی مامەڵەیە بەردەوام بێ لە بینی ئێمە و ئێوەیە
خوێنی تێیەکەوێ و واش بوو بەڕاستیەکەی مەفروزە خەڵک ئەمە بکایان دامەزراوە فەرمیەکە نەخێر دامەزراوە فەرمیەکە بە فەرمی ڕای بگەینێ خۆ ئەگەر خەڵکەکەش خۆ سەیری کەناڵەکان دەکەن هەز دەکەن کە تقریبان هەفتەیەکە زەختێکی زۆر لەسەر ئەو کوردانی ڕۆژ هەڵات هەیە کە دەبی چەکدانێ کە دەبی مقڕات قەپاتکە کە دەبی سنوورەکان تون بکرێ بەڵام خەلەلەکەی کە باسم کرد بۆ جەنابەت خەلەلەکە لە گومرگەکەیە خەلەلەکە لەوەیە کابرای گومرگ دانیشتوی تر پارەکەی وەردەگری دەلێەوە بارەکە و بڕۆ ئاودیوی کە چۆن ئاودیوی دەکەی ئێکاکە ئەو ئەتوو پارەکەی لێ وەردەگری دەلێ ئاودیوی کە پاسەوانی سنووریش ئەرچی ئەوەیە کە ئەو سنوورە پارێزیتون لێ نەگەڕێت مادەی قەچاق لەو لای بێ و لەو لای دابەزی ئەو زە شتێکی تریشەیە کاکە ڕەنج بەڕاستی ئەوان کامیرەشیان لەسەرها پاسەوانی سنوور حکوومەتی عێراقی کامیرەی چاودێری لەسەر هەموو خاڵەکان داناوە یخۆ ئەوی سبەی محاسبە دەکرێت لێەوە ئەها لەمە لەو کامیرەی ئەوە لۆ بەوێ ڕەت بوو ئەنگۆنەتان گرتینە ئیتر خراپە ئەوەی کە دەکرێت بەڕاستی ئەوەی کە باسی دەکەیت جەنابەت کە مەدەنیەکە چونە لای دەستگای ئەمنی پێی بڵێ وەڵا ئەگەر ئاگاتان لێبی ئەگەر شتێک ناشتێک دەقەومێ و بۆیە ناکرێت بەو شێوێ هەرەمەچیە کارەکان بکرێت دەبێت لە ئێستاڕە هەتا خوا نەخواسە ڕێگری بکرێت کاکە ناکرێت ساڵانە قوربانی کوژرا و بدرێت لە منتیقەکەی بۆیە دەبێت لە ئێستاوە بە زووتری کات ئەو شتە چارەسەر بکرێت بڵێ گومرگ بە هیچ شێوێک ئەوەی کە ئیران ڕازی نییە داخلبی کاکە گومرجی مەکە و پارەکەی وەرمەگرە و بەو کەسە بلێ بەو قاچاقچیان بەو تازیرە کاکە ئەو کەلوپەلە بە فەرمی لە دەواازەی سنووری ناستە ژوورەوە ناکرێت و پارەکەی لێ وەرگری بلێ وڵا بەکەی خۆدی ترچێن دەردەیبی بێ بۆیە من هاوڕام لەگەر جەنابەت کە بەداخەوە ناکرێت خەلکی مەدەنی بێ ڕێنمایی دەستگای ئەمنی بکە سپاس دەکەم عقیدی پۆلیس کاروان خۆشنا و لە هەولێرەوە لەگەڵ ماوی دەستت خۆش بێ گەلێک سپاس دەست خۆش کاک بەدوعا